هێوارەتان باش خەڵکی کوردەوار و میدوارم لە هەر کوێهان ساق و سەلامەت بن. زەرورەتێکی تاریخی ئێمە بەرەو ئەو مەسیرە ئەبات کە ئێشێت بۆ مردمە خۆمان، بۆ ڕۆڵە قارەمانەکان ئەم سەرزەمینە کە دەستیان لە مەتن بەتاڵە و کە نازانن چۆن دەست پێ بکەن، کۆمەڵێک دەرسی شۆڕشگێڕی و دیبەیتە ئینقلابی دابنین. خەڵکی کۆمەلگای ئێمە بە درێژایی 100 ساڵە بە شێوەیەکی سیستەماتیک لە ڕاستای خەساندن و بێئیرادەکردنیان کارکریاگە. بۆیە تۆ لە ناوە کۆمەلگای ئێمە هەڵسوکەوتێکی دروست، ڕەتفعلێکی دروست بەرامبەر بە مەسائلی ڕۆژانەی خۆیان لەلایەنە مردمەوە ناوێنیت. ئەمە بەو معناسە مردمە ئێمە بێ خیاڵن، ئەمە بەو معناسە کە مردمە ئێمە تێناگەن، ئەمە بەو معناسە کە مردمە ئێمە وایان پێکریاگە، مردمە ئێمە خۆیان نەماگن، لیباسە بەرکردنیان، نان خواردنیان، بڕیاردانیان بۆ کار و کاسبی، بڕیاردانیان بۆ ئزدواجکردن، هیچ کام لەمانە بژاردەی خۆیان نییە، بۆیان هەڵابژێرن. میدیاکان و ڕسانەکان و دەستگا پرۆپاگاندایە حکوومەتی ئەو کارەیانە بۆەکە، بەڵام مردم ساتێ لە حزەیە بیر ناکاتەوە نەزانە سوڵتە و حکوومەت بۆچی ئەم گشتە هەزینە ئەکات، هەدەفی چییە، دەستکەوتی چییە، بۆچی ئەشی چلدانە کاناڵە تەلەڤیزیۆنیە ماحوارەیی لە حکوومەتە حەلیمە کوردستانە دروست بکات. خەیر و بەرەکەتە ئەم تەلەڤیزیۆنە چییە؟ بۆچی ئەم گشتە مەسرەفەکەن؟ ئێمەی مردم چیمان هەز ئەمانەگەرێکیان لێمانی تاڵان بکەن و حازرن میلیۆنها پارە و پوڵ خەرج بکەن کە ئێمە بەنەوعی سەرگەرم بین، زنجیرەیە بوێنین، درامایەک بوێنین، ڕیاڵەتی شەوێک بوێنین، بەرنامەیەکی سیاسی بوێنین، بەرنامەیەکی ئابووری بوێنین، بۆ گەرەکیانەوە بکەن. دەرەنجامەکەی ئەمە ئەبێ بەچی؟ دەرەنجامەکەی ئەمە ئەوێتە نەک خەڵک بێسەواد بێ، بەڵکو خەڵک سەوادی خراپی هەز، خەڵک سەوادی نادروستی هەز، خەڵک لێکدانەوەکەی مەعنا نادات. بۆی ئێمە لە ڕاپەڕینا مەسەرەن دەستمان برد بۆ شێعرە کوردی، تەرانەیەکی گۆرانیەکی فولکلۆری ناوچەی هەورامان، گۆرانیەکی فولکلۆری ناوچەی موکریان، بۆ گەرەکمان و بێژین مردم لا شعور لە زمانیانە منتقێک تعقیبەکە و بە شوێن منتقێکە گۆرانیەک ئێژێ، گۆرانیەکی فولکلۆر ئێژێ. بەڵام بۆ مردمە عادی وەختی ئەمڕۆ گەرەکیسی سەبارەت بە ژیانە ئەمڕۆیی خۆی و داهاتووی خۆی قسە بکات، تۆ لێ تێناگەی، خۆشی لە خۆی تێناگا، خۆشی نازانێت چی گەرەکە. ئایا ئەمە بەو معناسە کە مردمە ئێمە دواکەوتگە؟ دواکەوتگی ئێمە بە چی ئێژین؟ ئەگەر تەماشای ئەم قەزیەکە ئێوێنی جامعی ئێمە کاولە، کۆمەلگای ئێمە کاولە و کاول کریاگە، و ئەگەر ئێمە هەڵسوکەوتێکی دروستی تەکانەکەین، ئەم سەیرە کاولکاریە حتا نابودی مطلقە ئێمە ئەچێت. کاکە گیان، ئیمڕۆ نەسڵی ڕەشەکانی ئەفریقا نێ لە خەتەرە، ئیمڕۆ مەیمونەکانی مادەگاسکار نێنە خەتەرە، ئیمڕۆ کەوەکانی تورکیە نێنە خەتەرە، ئیمڕۆ ئینسانە کوردیوە لە خەتەرە کە خەریکە ئەسڕێتەوە، بە تەمام مەعنا خەریکە ئەسڕێتەوە. هەو سەبەبە سەڕانەوەکەشی چییە؟ سەبەبی ئەمەسەکە ئێمە لە پلان و دوژمنەکانە خۆمان ئاگادار نین.
یان دید ئێمە ڕوانینە ئێمە سەبارەت بە دوژمنمان ڕوانینێکی بچووکە سەتحیە و قپەیان ناکە قوڵ ناوێت و ناڕواتە قوڵایی تا دەرک دوژمن بکە بۆ یە کابرایەکی عادی کۆمەلگای ئێمە ێژێ من چیم هەست کە لێمی بووەن تۆ فرشتێکت هەست تۆ شەرافەتت هەست کە لێتی بووەن تۆ کەرامەتت هەست کە لێتی بووەن تۆ دوو چاوت هەست لێتی ئەسێنن تۆ پێوانەی ئەخلاقی و دەست و مەشک و هێزیەکت هەست کە ئەتوانی بوێسێ لە بەرامبەر فرشتێکە ئەوەت لێ ئەسێنن تۆ ئیرادەتت لێت ئەسێنن کوڕە کاکەجان تۆ جفتێ گورچیلەت هەست لێتی ئەسێنن تۆ فرشتێکت هەست کە لێتی بسێنن و خوەت هەستی پێناکەی وەکو ئەوەی کە ئێمە سروەتی فرەمان بوو بەڵام لەم ئاخرەوە هەموو سروەتێکیان کۆ کردەوە لەسەر دۆلار لەسەر پوڵ ووتیان پوڵ و پارە سروەتە لە کاتێکا ئێمە سروەتە عاتفیمان بوو ئێمە سروەتە کۆمەڵایەتیمان بوو ئێمە سروەتە ناوبانگ و شۆهرەتمان بوو ئەمانە هەمووی سروەت و سامان بوون و ئێمە هەمان بوو بەڵام هیچ کام لە ئەمانە بۆ ئێمە شی نەکریانەوە تا ئێمە وەکو سروەت دەرکی پێ بکەین تا ئێمە بزانین خۆمان کەین تا ئێمە بزانین سنگە خۆمان چەندێکە گرتنەوەی سەرزەمین خۆمان بەدەست هاوردنی دەسەڵات بۆ ئینسانە کوردی بەرگرتنە بە تاراج و تاڵان ژیانمان مانای ژیانمان کوردیەتمان لە پلەی ئەوڵ و خانەی ئەوڵ و لە ڕۆخانی دەسەڵاتی حەلیمی کوردستانە تێپەڕەوێ ئێمە کوردی هەر بەشێکی ئەم کوردەوارە هەین خەڵکی هەر شارێک هەین ئەشێ بدەین لەو جرسومە و لەو بوتە فەسادە کە دروست کردیاگە هەموو پەیکەرەی کوردەوار و هەموو سەرزەمینە کوردەوار لەسەر ئەو کۆپیە نابود بکرێ ئەولەویەتی ئێمە وەکو ئینسانە شۆڕژگێڕە کوردی بنبڕکردنی دەسەڵاتی بنەماڵەیی عەشیرەیی ئەحزاب و ڕێکخراوەکان حەلیمە کوردستانە تەمامیان بە ئیسلامی و بە چەپ و بە پارتیوەوە بە یەکێتیوە سەر لە نوێ داڕشتنەوەیە فەلسەفەیە کوردیە کە تا ئیمڕۆ مەوجود نەبووگە و ڕاپەڕین خەریکە حەولە خۆی ئەدات کە دروستی بکات شاید فرە کەسێک ئەم دیبەیتانە بە دیبەیتهایشی ئیزافە بزانێ بەڵام ئێمە لە چوارچێوەی دیبەیتە ئینقلابی لە چوارچێوەی دەرسەکانە ڕاپەڕین مەجبورین سەرتیترێک بین تا بزانین مردمە ئێمە بۆ ڕەتفعلەکانیان غەڵەتە مردمی ئێمە بۆچی مانای وشەکان و مانای چمکەکان تێناگات مردمە ئێمە چۆن لە دنیای غەرب مەسرفکردن و شتومتە لوکس بژاردە ئەکا بەڵام مێژووەکەی تعقیب ناکا و نازانێت ئەمانە بۆ هاتگنام سەرزەمینە بۆیی چۆن ئەمانە تاقیب ناکا نایوێنێت بەڵام کالایشی لوکس ئەوێنێت بەڵام کۆزمەتێک سەرجێری و جوان کاری ئەوێنێت چه اتفاقی کەوتکە لەم جامعە بۆچی لەم جامعە کەس قسە ناکە لەذا ئێمە مەجبورین دانە بەدانەی ئەمانە دیسانەوە تعریفکەینەوە لەسەر خاکە خۆشمان لەسەر ئەم کوردەوارە خۆشمانە ماتەڵ نین هیچ کەسێ مجەوزمان پێ بدات و ئیجازەمان پێبات کە دخاڵەتی تیا بکەین یان نەیکەین ئێمە تەمامەم سەرزەمینە کوردەوارە بە موڵک مشاع ئینسانە کوردی ئەزانین و ئیجازە نادەین دانەیە کرماشانی دانەیە هەمەدانی بە دانەیە دیاربەکری بێژێمە خاکتۆ نییە ئیجازە نادەین دانەیە سلێمانەی دانەیە هەولێری بێژێمە خاکتۆ نییە کە چارە نووسە ئێمە بە یەکتریە و گرێدریاگە و ئێمە لەم شۆڕشە تازایی
کە لە قوڵاییە دڵە کۆمەلگای کوردەوارە و خەریکە تێتە دەرەوە و خەریکە هەڵە قوڵێت ئەو جارە بە معنای واقعی شۆڕشێکی کوردی و شۆڕشە ئینسانە کوردی ئەم سەرزەمینە خۆمانە پاک ئەەکەین و لە تەواوی بۆگەنی و قێزەونی داگیرکرانە سەرزەمینە خۆمان. ماتەڵی ئەوەیش نین کابرای هەولێری ئیجازەمان پێدایە ئیجازەمان پێ نادات دەست ئەوە بۆ ئەسڵحە لە بەرامبەرمانە یان نایبات. ئێمە بۆ کەرامەتە مردمە خۆمان، بۆ کەرامەتە سەرزەمینەمان، بۆ کەی لە وەتەن بوونەمان ئەوەی بکەوێتە ناوە سەفە دوژمن دەسی لێ ناپارێزین. هیچ تەوەهومێکیش و وەهمێکیشمان نییە کە نەدەین لە میل ئەسڵحە بۆی. ئێمە نایڵین ئەمانە بە چارەنووسمت لە تێبازی بکەن و ئیجازەش نادەین مردمێک کە گەمارۆ دریاگن، مردمێک کە ڕواڵەتیان گۆڕیاگە، مردمێک کە بەشێکن لە پەیکەرەی ئێمە و خۆیان نازانن و خەریکن لە چوارچێوەی نابوودی ئێمە هەڵس و کەوتکەن بەو مەسیرە بچن کە تایستە چووبن. لذا ئەولەویەتە ئەووەڵە تەواوە شۆڕشگێڕانە کوردەوار، نابوودیە دەسەڵاتە حەلیمە کوردستانە، حکوومەتە حەلیمە کوردستان. چه تۆ سنەی بیت، چه ئیلامی بیت، چه هەمەدانی بیت، چه کرماشانی بیت، چه ورمێیی بیت، چه مەهابادی بیت، ئەگەر ئەو تەوانە نێ لە وجودە ئینسانێکی کوردی خەڵکە سلێمانی نێ لە وجودە ئینسانێکی کوردی خەڵکی هەولێر وەکو تۆڕی جاڵجاڵەوە کە هەموو جێگەیەکی گیریاگە بەندە بە مەنافع و بەندە بە موچەوە، بەندە بە بندیوار و بەندە بە دۆلارە نەفتی ئەمریکایی و حکوومەتە عێراقی و پارتی و یەکێتی. ئەوە ڕساڵەتە ئێمەس کە ئەو کۆشکە تاغوت و فەسادە بڕۆخێنین کە سەربەخۆیی کە ڕەهایی ئێمە مۆیەسەر ناوێت مەگەر ئەوەی کە سەرە ڕێش و مەسیف سەلاحەدین و قڵاچۆلان لەگەڵ خاکا تەختکەین. ئەگەر ئیمڕۆ لەوێ ئیرادە نییە لە باشترین حاڵەتە ڕێپێوانە ناوە خیابانە بۆ ئەوەی کە حقوقەکانیان پێ بگەین و موچەکەیان بگرن، ئێمە فازەکەی خۆمان وەکو شۆڕشە بنەڕەتیە کوردی لە ڕۆخان دەسەڵاتە قێزەونە داردەستانە داگیرکەرانە کوردەوارە ئاوێنین. ئیمکانی نییە سنە ڕزگار بوێت تا کاتێک سلێمانی بە دەمە قۆپانی کوردی و وا لە گەمارۆی دەوڵەتە ئێرانی و تورکیا تا کاتێک وانە ژێر پۆستاڵەکان ئەرتەشە یاڵەتە متحدەیە ئەمریکا. ئەمە مۆیەسەر نییە و ئیمکانی نییە، کەما ئینکە لە ساڵەکانی ڕابردووە ئێمە هەر بەمانە هاڕیاین، هەر بەمانە ئولگویە حەلیمە کوردستان، ئولگویەکی سەراسەر قێزەونی بۆگەنە لە مماشات، لە هاوکاریە لەگەڵ داگیرکەرانە سەرزەمینە، لە بینبردنە کەرامەت و عیزەتی ئینسانی کوردیە، لە فاسدکردن ڕۆحە ئینسانە کوردی، لە نابردنە نەریت و بنەمای ئینسانە کوردیە. ئەم کۆشکە بۆگەنە، ئەم قێزەونیە، ئەم سەرەتانە ئێشێت جەڕاحی بکرێت. لذا تەمامە کاربەدەستانە حکوومەتە حەلیم لە هەر کوێ ئەم کوردەوارە کە ئەیان بینن تارگەتە ئێوە و هەدەفە ئێوەن، لە هەر کوێیان بینن، لە کرماشانیان بینن، لە دیاربەکرایان بینن، لە کشوەرەکان ئەوروپاییایان بینن. ئێمە ئێشەیەک بار بۆ هەمیشە لەم تاریخە سابەتی بکەین کە ئیجازە نادەین خائنینە بە کیانە ئێمە، بە چارەنووسە ئێمە و بە سەرزەمینە ئێمە قوتار بن بە دەستە مەردمە ئێمەوە. و ئەمما بێمە سەرە مەسئلەیەک، من لە دیبەیتەکەی دیوە کە ڕەوەندێکی تاریخیم بەحس کرد. وەختی تۆ ڕەوەندە تاریخی نەزانی ڕەتفعلە نییە، تۆ نازانی دەسەڵات چه شەکڵیە، بەچی ێژن دەسەڵات، تۆ وەختی نازانی دەسەڵات چه شەکڵیە، نازانی اتفاقاتێکە لە دەور و بەر تا ئەکەوێت چۆنە،
معناکەی چۆنە؟ چۆن کاورە لە خۆی ئیدعاکە من حکوومەتە کوردیم، چۆن ئیدعاکە من پەرچەمە کوردیم هەست لە ژیری شۆ بە ئاشکارای عالەم بەشێکە لە حکوومەتە عێراق، بەشێکە لە قەرارداد دروستکردنە دەوڵەتە عێراقی، هەویەتێکی تازە دروستکراوی دوای شەڕی جیهانی یەکەم بەناوە عێراق لەم سەرزەوی لەم کوردەوارە ئێمە مەسعود و جەلالێکی بڕۆن دروستی بکەنەوە. چۆن نامانە حکوومەتە کوردین و حیزبە کوردین تەمامە ئەهەمیەتە کارامانە لەکوێ بووگە، چیان کردەگە؟ من لە داڕمیاگی و لە بێسەوادی و لە قەتیسماگی و لە بەرەو فەساد چوون و لە غەرقە لە تەوەهوماتە پووری بوون و لە داردەستە دووە لە منتەقە بوون هیچێکی تر لە کارنامەی گەشە ئەمانە تۆ ناوێنیت. و ئەمما بێمە سەر ڕووناک بیر، خەڵکی کوردەوار یارانە ڕاپەڕین، ئەمانەی کە تۆ ئیمڕۆ بە سوورەت دیاردە ئەیوێنیت لە ڕەوەندێکی مێژووی و هاتگنە دەر متەکامل بووگن. مەسەڵەن تۆ ئیمڕۆ نەزامێکی اقتصادی سیاسی ئەوێنیت، ئەمە یەک هەو یەکشەوە لە ئاسمان گۆدا نەکەفتگە، ئەمە هەر لە تووتم پەرستی ئینسانەکانەوە لە کاتە ئەشکەوتەکان و قەبایلەوە تا ئەدیانە جۆرا و جۆر نهزەتە کۆنفوسیۆسی، بوودا، تا ئیسلام، تا یەهودیەت، تا مەسیحیەت و ئەمانەی کە ڕەوایەتە گەوران لە دروستکردنە بەردە بناغەیە دەسەڵاتداریە بەکار هاوریاگن و تا بە ئیمڕۆژ فقط ڕواڵەت ئەگۆڕن، دەنا لەسەر یەک چیرۆک خەریکن ئەچن. کاکێکیان زەمانێک لە ناوە قەبایل و عەشیرەکانە بەشەریە بۆ خاتری ئەوەی نەخۆشی بوو، بۆ خاتری ئەوەی بەڵای تەبیعی بوو، هەرس بوو، بوومەلەرزە بوو، هەورە تریشقە بوو، هەر عەشیرەیە بۆ خۆی تووتمێکی بوو، هەر عەشیرەیە بۆ خۆی جادوگەرێکی بوو، ساحرێکی بوو، سحریە کرد لە بەرامبەرە اتفاقات و تووڕەیە تەبیعەتە جادووی ئەکرد. هەر ئەم جادوگەرە نەخۆشی دروست ئەکرد و نەخۆشی خاس ئەکرد و تەڵقینیە کرد. ئەم مەقامە حفز کردیا لێو دووە ئەمە دریا بە ڕەوحانی دینی، بۆیە پێگەیان هەست نەزر و نزورات و قوربانی کردن وا لە دەستیانە لەبەرەوەی کۆمەڵگا بپارێزن. هەن بۆ دانەیە کورد هەڵەگەڕێتەوە ئێژێ ئەی خوایە من بپارێزیت و جەمیعی مسڵمانان بپارێزی. ها وەختی کۆرۆنا کاورا هەڵەگەڕیاوەی خوایە لە بەرامبەرە کۆرۆنا بمان پارێزی. ئەم قسە لە دەرکێکی هەزاران ساڵەوە تێت، هەر لەو کاتێککە ئینسان کە پێی وابوو نەخۆش ئەبێ، کە پێی وابوو گەرەکی بمرێ، ئەیوت تەبیعەت لە بەرامبەرما تووڕە بووگە، خواکان لێم تووڕە بووگن، قوربانی بۆ بکەم، حیوانی بۆ سەر بوڕم، ئینسانی بۆ سەر بوڕم تا خوا لێمان ببوورێ، خوێنێکی بۆ بکەم. تۆ لێو دووە جادوگەر و ساحرە، عەشیرە و قەبیلە ئەوێنیت ڕۆڵی ئەگۆڕێ بە ڕەوحانی، لێو دووە ئەوێنیت ئەمە ڕۆڵ و نەقشی ئەگۆڕێت بە مەلا، بە قەشە. هەمان پیرۆزیان هەست، لای خۆمانەوێت و شەیخ و شیوخ و مەشایخ، ئەمانە لەسەر خورافات و عەواتفە ئینسانە وێسیاگن، دەسەڵاتیان هەست، قودرەتیان هەست، گەورەترین ترسەکانە ئینسان بەرتەرەف ئەکەن. ئینسان گەورەترین ترسم مەرگە، کەشف مەرگە. تۆ ئەوێنی کابرایشێ بە ناو مسڵمان بێت، ئیشێ باوەڕی بەخوای واحد بێ، بەڵام لە کناریە تۆ 1 ملیۆن تەوهین بکە، سەب بخوا بکە، سەب بە نەبی بکە، پێی بەرناخوا، بەڵام قسێ بکە بە شێخەکەی کۆڵانەکەیان دووشم شێر لێدا. بۆ چون ئەو خوایەکی مادیگەرەکە لە بەرچاویە بیبینێت، وەختی ئەڕواتە لای شێخەکە $100 کاتە ژێرە پاڵشتەکەیەوە، ئەو دوعا و نوشتەی بۆ بکە و ئەم دڵی قورس بوێت، خواوە لە ئاسمان و قودەسی پێناگە.
محەممەد لەکوێ بێری دەسی پێ بکە وەلێ بارەگاکەی ئیمامی عەلی و ئیمامی حسەین و بارەگاکەی کاکە ئەحمەدی شێخ و غەوسی گەیلانی وا لە پاڵی دەسیە خۆی پێیاکە ئەمە ڕەوەندێکی مێژوویی وا لە پشتە ئەگەر تا ئەگرا لە یەکتری تێ ئەگەین ئەوجا ئەگەینە دەورانە مۆدێڕن لە دەورانە مۆدێڕنە کاکەگیان حەکیم جادوگەر تەبیب کەسێک بوو کە ئەیتوانی ئینسان لە بەرامبەر نەخۆشی وە بەڵایای تەبیعی قدرەتە فەوق العادەی تەبیعەت بپارێزێ و ئەمە لەسەر سحر و جادو وەستا بوو دوای انقلابە کۆپێرنیکی دوای ئەوەی کە عیلم تێت و خۆی بە عنوانە دیاردەیەکی تر ئەناسێنێت ئەو جار ئیدەیەک تێن بەناوە ئینتەلەکچوەڵ تەرجومە ئەوێتۆ بە منەوەر الفکر بە ڕوو ناک بیر زهنیان لە تاریشی دەرهاتگە و بە ڕووناکشی گەیگە ئەمە بە چی پێیگەیگەن بە خوێندنەوەی عیلم جا تۆ ئەوێنیت جاران کاورا کە ڕیشی سپی بوو بۆ ئەحترامی بوویان و کابرا ڕیش سپیانوت ئەمە تەمەنێک ئەزمموی کردگە و ئەزمونونەکانی ئەو بەکڵکە ئێمە ئەخواوە ئەو دروست بڕیار ئەدا ئیستا ڕووناکبیر چۆنە ڕووناکبیر لە فڵانە دانشگا لە فڵانە زانکۆ دەرسی خوێندبێ شەهادەکەی فڵان بێ نەقشی ئەو مەحاسنە سپیەسە ئەو ڕیشە سپێ و ڕدێنە سپیەسە قسەی ئێشێ بخوا بەڵام تۆ ئەوێنی لەم دنیای غەربە ڕووناکبیر ئەو دەسەڵاتەی نییە کە قەشە بووی کە ئاخونێکی شیع بووی کە شێخێ بووی نەیبوو بۆ چون لەگەڵ ئەقڵ کاری هەست کاری ئەقلیش بە خوێندنەوە تۆ پێگەی هەر کەسێک دەتوانێت بێتەوە ڕووناکبیر بۆیە ڕووناکبیر جێگەی نەما هەر بۆیە ڕووناکبیرەکان کە ڕۆڵ و نەقشیان لە کۆمەڵگا نەبیندیە ئەو جار لە بەرامبەر سیستەمە تازە هەڵسان قیامیان کرد مارکس ئێنگلس نیچە تۆ ئەمانە ئەوێنی یەک لە دوای یەک تێنە دەرۆ بۆ لەبەر خاتری ئەوەی کە دەسەڵات وە سیستەمە حاکم ئەمانەی نەدی ئیستا دوو نۆع ڕووناکبیر دروست بوون ڕووناکبیرێکە تۆریا لە حەچیشتە وتی مردم لیاقەتی نییە مردم ئەحمەقە مردم تێنەگەییگە مردم حاڵی ناوێ وەچوو وتی من فقط قسەی ئاکادمیکەکەم و لە کونجە ئاکادمیەکەی خۆمە دانیشم وەلذا بەحث ناوخۆیی دانشگایی دەسی پێکرد نوعێکی تریان کە کەمتر ئاسیبیاندی بوو ئەمانە ڕووین بربەرەکانی لەگەڵ دەسەڵاتیان دروست کرد ئەو نۆ چەپ ئەو نۆ کۆمۆنیست ئەو کە بدەن لە سیستەم بەڵام چەپ و کۆمۆنیزمیش ڕەوایەتە سیستەمە سڵتە بوو تۆ تەماشا ئەکەی لە دەوران 1960 بەدواوە ئیتر تۆ ڕووناکبیرت نییە نۆعە دووەمە ڕووناسی ئەوەڵین ڕووناکبیرت هەست ئەدەیەک لە ناوە زانکۆ دانیشتک بەحسای مێتۆدیکردن فقط بۆ یەکتری تۆ پابلیک فیلۆسۆفیت نییە بۆ مردم یعنی مردم تێبگا لە دنیایەکە خەلیکا چێتە بەرەوە نیست دەسەڵات بەم نەتیجەگەی کە ئەگەر متەخەسسینە ئومور ئەوانەی کە ئەقڵە کۆمەڵگان لە یەت دەخۆی و لە کارمەندی ئەوانەون تووشی کێشە ئەوێ چی کرد؟ تەواوە بیرۆکەکانی بەپوڵسەند و دەستگاهە تەبلیغات و پرۆپاگاندای دادەسیان بۆیە تۆ ئەوێنیت لە ناوی کۆمەڵگا لە هیچ دنیا ڕووناکبیرێک نایەتە دەرۆ لە سەفە مەردم وابێت یعنی ڕووناکبیر بێت بەڵکو هەموو بووگن بە کارمەندە حرفەیی و کارگەرە حرفەیی متەخەسس بۆ لەم کوردەوارە ئێمە وا مەردم لێ قۆمیا چون ئێمە ڕووناکبیرمان نییە کە ڕووناکبیر بێ بە معنای واقعی
ئێمە فکرەکەین هەر کەسێک تۆزێک قسەکانی بگەوجنێت ئێمە لێی تێنەگەین ڕووناکبیرە هەندێک وشەی لاتین بخاتە ناوی قسەکانی ڕووناکبیرە وانە ئێمە ڕووناکبیرمان نییە ئێمە ئیدێ متەخەسیسمان هەست کە تەخەسوسێکیان هەست لە گەوجاندنە مردم بۆ دەسەڵات وەلذا مردم ئەگەوجێنن بۆ دەسەڵات بۆ ئەو دەسەڵاتەی کە لە دنیا حاکمە دێ ئەگەر تا ئاگرا تێگەیوین ئێمە ئەفەهمین تۆ لەکوێ فێر بوویت بێژی من ئینسانم تۆ لەکوێ فێر بوویت بێژی دموکراسی شتێ خاسێکە تۆ لەکوێ فێر بوویت بێژی من ئاشتی خوازم تۆ لەکوێ فێر بوویت بێژی تونند و تیژی خراپە تۆ لەکوێ فێر بوویت بێژی مەسرفکردن و جوان بوون شتێکی خاسە تۆ لەکوێ فێر بوویت بێژی ئێمە هەموومان حەز بە نەرمونۆڵی ئەکەین و ئێمە فعالیەتە مەدەنیەکەین گویا ئێمە فعالیەتە وەحشیشمان هەسمان کێ ئەمانەی فێرە مەردەم کرد کێ ئەدەبیاتێکی ئۆبژەی تێ هەڵدریاگی کرد لە ناو مێشکە مەردەمەوە کێ کردی ئەمانەی کە ئێوە پێی ئێژن ڕووناکبیر ئەمانە شغڵیان ئەوەسە دەرامەدیان ئەوەسە لەسەر ئەوە نان ئەخۆن تۆ بخەسێنن بۆ دەسەڵات تۆ لە بەرامبەر دەسەڵات کەسێکان نەویسی ئەگەر ئەوێسی ئیشتبا دەستبۆشینی پڕنەی پێچی لاربی پێچی وەسە قەرەوێڵی تفەنگەکە دەستکاری بکەن تفەنگەکە سەرکە یا کورتکە پڕنەی پێچی ئەمانە وایان بە مەردم کردگە ئەگەر کەسێک باتایە ئەمانەی لە کۆمەڵگای ئێمە بووتایە خەڵک بە ڕووناکبیر نەخەڵەتیە کێوت کێسی ئیمڕۆ ناوێ ڕەهبەرە کاریزماتیک مەوجود بێ کێژێ دنیا ئیمڕۆ دنیای ڕەهبەر نەماگە چۆن دنیای ڕەهبەر نەماگە ئەمە کێژێتی ئەمە ئەوانەی ئێژنی وا تۆ پێیان ئێژی ڕووناکبیر بۆ کێم قسەکەن چۆن دنیای ڕەهبەر نەماگە دێ ئەوە نیە لە ئیاڵەتە متحدەیە ئامریکا کۆرپۆریشنە ئامریکای 4 ساڵ دەحفێ تەئاترە ڕێز جمهوریەکەن کە ڕەهبەرە ئیاڵەتە متحدەیە ئامریکا دیاری بکەن ئەوە نییە لە بریتانیا شەرواکەن ئەوە نییە لە فەڕەنسای شەرواکەن چۆن ڕەهبەر نەماگە ئیسە داستانێک تێتە بەرەوە ژێ نه ئشێ دموکراسی بێ دەسەڵات بڵاو بکرێتەوە دەسەڵاتە کێ بڵاو بکرێتەوە بلەخەرە لە وڵاتێکە تۆ ڕئیس جمهورێکت هەست ئیعلامی شەڕکردن و شەڕنەکردن وە لە دەستیە ئەو بڕیارە ئاخرەدا چون ئەگەر گەییە مەسەلەی حیاتی ملەتی یەک نەفەرێشی بڕیار بە چون کۆمێک ناتوانێ بڕیار بە ناتوانێ بیدات چۆن ئەمە ئیستا وای پێهاتکە کە مردم حەز بە دموکراسی ئەکا و ڕەهبەر نابێ بە وجود بێت و ڕەهبەر نابێ بوێت و دنیای ئەمڕۆ ڕەهبەری نەگەرەکە کامە دنیا ڕەهبەری نەگەرەکە دنیای خەسیندریاگە بەدەسە نظام سڵتەیە نئۆلیبرالی جودۆ کریستیانەتی ڕەهبەری نەگەرەکە و نایەڵێ دروست بوێت بە تەمامە قودرەت لەم چەمکە ئەدات نایەڵێ دروست بوێت کێ کردگەسە مەئموور لا ئێمە حەزبم دەسەڵاتە ناکەین چۆن حەزی پێ ناکەی چۆن ئەمە خراوە چۆن ئەوە خاسە مەسەلەن مثال بدەین یەکێتی و پارتی و یەکگرتو و کۆمەڵ و شوعی و سۆسیالیزم و ئەمانە گشتیان بە یەکۆ جەنایەتکارن داردەسە داگیرکرانە کوردەوارن لە فەسادە ئەخلاقی هەیانە لە فەسادە ئیقتصادی هەیانە بعد چۆن وجودە ئەمانە لە کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق و زەروری بوو بە نەفع کۆمەڵگا بوو چه ئتفاقێکە و چون سۆران عومەر دەرتێ ئیشژێ کۆمپانیەک لە هەولێرە هەنە مەسرور بارزانیە تۆ حەز بەمە ئەەکەی حەز بەمەکەی کۆمپانیە هەنە مەسرور بارزانیە ئەم دەری خستکردی ئەم چیەکە چی کردگە تۆ چیەکەی
تۆ ئێستا نەوید لە ئەسڵحەکە ڕووی داد لە بنەمای گشتیانە هەڵتەکان هاورتە خوارەوە. چۆن سۆران عومەر فکر ئەکات بە پارلەمانە حکوومەتە حەلیمە ژێردەسە ئامریکایە نۆکەرە ئێران ئەتوانێت سعادەت و خوشبەختی بۆ مەردم بێرێ؟ نەبراکەم، ئەمە بازیە فیما بینە ئەمانە پاسگاریەکەن تۆی خەڵک لە ئیرادە بکەویت، تۆی خەڵک لە هەرشی شتە بکەویت. چۆن سۆران عومەرێکی موسڵمانی یەکگرت و ئەتوانێت تەحملی فەساد و گەندەڵی و بێشەرەفی بکا لەو جامعە نەترازێت؟ چۆن نەتوانێت تەحملی ئەمە بکا و نەترازێت؟ یعنی بنەوێ لە دەوانچەکەی فیشەکێ بیا بە ناو چاوە مەسرورە بارزانیەوە بۆ نەیکرد، بۆ نایکا، بۆ هیچ وەخت ناگاتەوە حەدە. کاکەی جان، تۆ بە فەلسەفەی ئیسلامی و شەهیدی، جێگەت بەهەشتە، کەس لێت ناپرسێتەوە لەسەر حەق و ناس، لەسەر نابودیە مردم، لەسەر نابودی دینە مردم، باوەڕ مردم، ئەخلاق مردم، مەشەیە مەسرورت بکوشتایەوە کوشتە. لێ چۆن نایکەی ئەو کارە؟ بۆ نایکەی؟ ئەمەسە کە تۆ ئەوێنی جامعەیەک بازی ئەدەن مردمەکە ئیتر بێکار لە دوور و بەستەماشاعەکە. بەڕاستی ئمڕۆ من جمهورە سۆران عومەر مێژی شەڕەکەڵە شێرە، من جمهورە بارسێلۆنا مێژی مسابقەی فوتباڵە، من وامە پشتە سۆران عومەر ئۆخی ئێژی کۆمپانی هەست، کۆمپانی ئەستێرەی هەست، گروپە کۆمپانی نەمانە. بەڵام سۆران عومەر نایژێ. ئەمانە چۆن تەوتەیان کردە خەڵکە کورد لە بینەوەن؟ چۆن سیستەماتیک ئەمانەوانە ناوی حکوومەتێکە گشتیان خەریکی ڕەواجی نۆکەری و کۆیلێتی و بەردەجی و خیانەتن؟ ئەمە بە ئێوە نایژێت. لەذا اتفاقی ناکەفێ فقط کۆمەڵگاکە بێهیواتر وەکاولتر ئەوێ. لە پڕێکە ئەم کۆمەڵگا جێگەی ژیانی ئینسانی تیان نامێنێتەوە، ئینسانیشی تیان نادۆزیتەوەیتر. ئەمە چی بە تۆ ئێژیتی؟ ئەمە ڕەوەندە تاریخێژیتی. تۆ بە کێ گەمارۆ دریایی کاکی برا؟ تۆ واقعەن پێت وایە کابرایەکی ئەمریکایی، کابرایەکی بریتانیایی گەرە کەسی تۆ وەکو بەشەری بخۆیت و بژیت و حەڵت حیتەرانکەی؟ نەبراکەوانیە. با من بیرۆکەیەوە بیرتان بێنمەوە. هەمووی ئێوە مناڵ بووگن، هەمووی ئێوە لە ناوە کوچاکایەتان کردگە، لە بیرتان دێ شارە مرۆچە. کە مناڵ بووین شارە مرۆچە زەردەکان، مرۆچە ڕەشەکان، حەزمان پێکرد حەڵت خاکەکە هەڵت تۆقی بەهاران، شارە مرۆچە هاتە دەرۆ، مرۆچێکی زۆر ئەهات وەچوو. کە منداڵ بووین یا چێوێکمان تێ کرد یا هەڵمان ئەدا و حەزمانە کرد کە ئەم مرۆچانە بژڕەژێن و دەرچن و قاچیان بەسەر و بین و بیان کوژین. ئەمە کایە منداڵانەی ئێمە بوو. موسولینی ڕاهبەرە ئیتالیا لە خاترات دەورانە جوانی خۆیان کاتی خەلەبانە تعریفەکە. دەرسێ گەرەکم پێتان بام. بەحسەکە وەختی حەبەشە بۆمبارانەکە ئەتیۆپیا، بۆمبارانەکە چه لەزەتێک ئەوە لەو بۆمبەی فڕێداتە خوارەوە. باسی ئەوە کە نازانی چه حەزێکی ئەبرد وەختی لە نێوانە چەندانەتدارە کەپرێکی کاورای ئیتیۆپیایی بوو ئەم سێ چوار بوومی بۆ ئەخستنەیە پێکە، تا لە ئاخر و دانەیەک ئەیدا بەسەر کەپرەکە، خەڵکەکە دەرئەچوو، یەکێ گڕی گرت و یەکی هەڕایە کرد بەولاوە. ئەم حەزیە کرد بەم ژڵەژاویە. من کایم مرۆچەکەتانوە بیرتێرمەوە. حەستانە کرد مرۆچەکە ئەژەڵژیا و دەرەچوو تۆ حەزە پێە کرد. هەمووتان سوارە هەواپەیما بووگن فڕۆکە. وەختی ئەڕۆیتە سەرۆ ئەم دنیا لەبەر چاوتانە بچووکەوێتەوە. ئیتر لەو زەمینە چه اتفاقی بکەوێ بۆ تۆ مهم نییە؟ پەهبادێک لەوانەی ئێستا هەڵەفڕن، ئەوانەی بازی پێکەن مناڵەکان فیلمەگرێ، هەڵیدەن بەسەر سلێمانی و هەولێرە،
با لەسەر و فیلم لە خەڵکەکە بگرێ پاشان بێن سەیریکەن خەڵکەکە بە بەردەرکی سەراوە تێت و ئەچی ئەم کەلانە ئەدا لە یەکتری ئێژی شارە مرۆچەز لە کاتێکە هەر کام لەمانەیەکێک ناوی کاک ناسرە یەکێک ناوی کاک عەلیە یەکێک ناوی کاک بێهروزە یەکێک ناوی کاک تاهایە یەکێک ناوی هەر کام لەمانە تاکێکی بەشەرن بە یەک دنیا بە یەک جەهان ژیانەوە بەڵام تۆ کە لەسەرەوە فیلم سەیریەکەی ئەڵی شارە مێرولەیە تەسەور بکە ئەگەر تۆ لەو سەرە بیت ئەتوانی بۆمبێک فڕەبەیتە خوارە و لەزەتی لێبووی ئەم خەڵکە دەرەچێت و ئاگرەگرێت و هەڕاکە و خۆ تۆ نێتە زەمینە ئەینی ئەو جۆرەی وەختی تۆم ناڵ بووی شارە مرۆچەیەکە سووتاند لەبیرت تێ حتا ئەم ڕەهبەرانی دنیا لە خەڵک دوورن حتا خۆیان بەڕابەرە خەڵک ئەزانن و بە قودرەتمەند ئەزانن و ئەم دنیا وەکو شارە مرۆچە ئەوێنن مەرگ و نەمانی تۆ بۆیان هیچ فەرقی ناکە بگرن لەزەتی لێەوە چوقڵەیە کا بە شارە مرۆچەکە تۆ بە ئاڵۆزەی دەرچیت فەسادت بوێنی نابوودیت بوێنی خۆفرۆشیت بوێنی گەوادیت بوێنی بیوێنی حەزی پێەکە کایەت لەگەڵاکە ئەو جۆری کە موسیلینی باسەکە وەختی بۆمەکانم فڕادا خوارەوە وەختی لاهوری شێخ جەنگی تێتە دەرەوە دەماشی نسکۆرتیەکە وەختی پاڤڵ تاڵەبانی تێتە دەرەوە سەیارەکەی دەرعە و ئسکۆرتیەکەن لە پشتیش جامە ڕەشەکان و عەینە بدودیەکەیوە ئەنوارڕێ بەتووە مەسرور بارزانی واسە مەسعودی بارزانی واسە نێچیری بارزانی واسە بنەماڵەی بارزانی وانە باوەڕکە ئێوە حکم ئەو مێرولەتانە هەست بۆیان بۆیان مهم نیە تۆ ناو سۆرانە ناوە عومەرە ناوە عەلیە ناوە ئەحمە ناوە محەممە تۆ مێرولەی گەورە ناوێنی حەزەکە و ئاردە پیا بکە و حەزەکە فاسدت کا و حەزەکە ئاوی گەرم کا بەسەر تا بژڵەژی و هەڵسیت و هەڵقەچیت و داکەویت تۆ ئەوە ئێستا ڕۆیتە دەرەوەیژی 6 مانگە موچە بە من نەداگە ئێژی موچە بە پێت وایە ئەو پێی ناخۆشە ئەترسێنێتەوە بەلایەوە مهمە تۆ برسیتە ئەڕۆیتە سەری تەلەڤیزیۆن ئەگری دیشی برسی مەولاوە تخوا نانیە و دەچی بکەین و حەیامان نەما ئەوەسەن تۆ ناوێنی تۆ بەشەر حەساو ناکە بۆی مهم نییە تۆ ئەخۆی ناخۆی بە فەساد ئەکێشەی بە فەساد ناکێشەی لە بەحری ئێژای خنکی قرش ئەتخوایان ناتخوا حەزی پێیەکە ڕۆژێ ئەتگری و ڕۆژێ شلەکە و ڕۆژێ بەرادا و بۆی مهم نییە تۆ چۆن فکرەکەیتەوە چون تۆ دەسەڵات ناناسی تۆی کورد ئەگەر دەسەڵاتە بناسیایە نابووی بە کۆیلەی کەس نابووی 100 ساڵە خەریکن دەسەڵاتە لێ دوورەکەنەوە لە هەموو کۆمەڵگایەکی بەشەریە ئێمە سێ چین ئینسانمان هەست ئینسانێکمان هەست تەبیعی بزات حەزی لە دەسەڵاتە ئینسانێکمان هەست کە حەزی لە فەرمان بردنە ئینسانێکمان هەست کە نە حەزی لەوەسە فەرمان بات نە حەزی ئەوەسە فەرمانی پێ بدەن ئەوسا لای خۆمان کاورە ئەبوو بە دەروێش ئەبوو بە سۆفی ئەچوو لە قوشبنێکادا ئەنیشت کاری بەوە نەبوو کێ سیاست بەڕێوە ئەبا کێ کار ئەکا کێ کار ناکە ئەمە ئەوانن کە نەفەرمان ئەدەن نەفەرمان وەرەگرن ئەمە ئەوانن لە جنسی مرتازەکانی هندی و لە جنسی ڕاهبەکانی بەرەحمەیی و لە جنسی قەشەکانی وەختی خۆی مەسیحیەت و ئەمە ئەواننە بڕیکیان وا بەرەو ڕۆحبانیەت ئەچوون لە دنیای متەمەدن و مۆدێڕنە ئیمڕۆژیە ئیتر زەمین نەماگە ئینسان بچێتیایە خۆی مەخفیکە یعنی من نە پێم خۆش بێ فەرمان ببەم نە پێم خۆش بێ فەرمان بدەم بستێ لەم خاکی کوڕەی خاکیە نەماگە من بڕۆم بە ئازادانە تیادانیشم بڕۆمە هەرجێگە گەشەی لەژێر فەرمانی حکوومەتێکاوم پۆلیسی حکوومەتێکاوم قانونی حکوومەتێکاوم دەرەتانیان لێت بڕیگە لەشێ فەرمان بووی لە دنیای ئەمڕۆوە ئەو مەجالیانە بۆ ئینسان نەهێشت کەسەوە دەسەڵات دوو ڕووی هەست ڕوویەکی ڕوون و ئاشکاری هەست ڕوویەکی شاراوەی هەست ڕووی ئاشکاری ئەوانانە کە پێیان ئێژن ڕابەران ڕووی شاراوەکەی پەیرەوانی ڕابەرانن ئەوەی کە پەیرەوە ڕابەرە حەزی بە دەسەڵاتە
خۆشی تێ دەسەڵات تماشاکە ئەوەی لە وجود یا حەز بە دەسەڵاتەکە لە هەر کوێیەکە کە ئیتفاقێ بکەوێ مدیرێکی تازەیان گەرەکوێ ڕاهبەرێکیان گەرەکوێ فەورەن دەرەچێوە خۆی دەرەخە لە پڕێکە دەسەڵات کە ئەشێوی سەدان ڕابەر دەردێت ئەمە کێن ئەمە ئەو ئینسانانن کە دەسەڵات ئەناسن وەڕۆن بە شوێنە دەسەڵاتە دەسەڵات خوازی شتێکی خراپ نییە یا ئێمەی کوردانە بەدانەمان دەسەڵات خواز بووینە چون بیرمان لێ کردو چەند زیاتر دەسەڵاتەکانمان فرە بکەین بریاوا بووینە بەڵام دەسەڵات خوازیە ئێمە دەسەڵات خوازی نۆکەرە نە دەسەڵات خوازی ئینسانی ئازاد ئینسانی کە گەرەکی ئیرادەی دابنێت با من مثالێکتان بۆ لێ بەم ناپلئۆن بۆناپارت بەر لەوەی کە ببێت بە ئیمپراتورە فەڕەنسا بەر لەوەی کە ئوروپا ژێرۆڕووکات لە دەورانە گەنجی خۆیان چون حەزی لە دەسەڵات بوو گەرەکی بود لەگەڵ دەوڵەتی فەڕەنسەوە لویی شانزە لەسەر سربەخۆیی جەزیرەی کۆرس شەڕکە چون نەیزانی فەڕەنسای پێ ناگیری بەڵام ئەتوانێ ئەو جەزیرە چکۆلەی خۆیانە بێرێتی ژێر دەسەڵاتی خۆی و لەگەڵ فەڕەنسا شەڕکە ئەم اتفاقە نەکەوت بەڵام دوای ئینقلابە فەڕەنسا ساتە وەختێک هاتە بەرەوە کە ناپلئۆن بۆناپارت توانی دەسەڵات بگرێن جا تۆ لە ناوە ڕەهبەرانە تۆ ئیشی بەڕسی بکەی دەسەڵات چۆنە چه شەکلیە هەرکام لەم ڕەهبەرانە چۆن خەریکن هەڵسوود کەوتەکەن ئەوەی کە ئێوە فکرەکەن پارە دەسەڵاتە پارە ئەبزارێکی بچووکی دەسەڵاتە تەواوە دەسەڵات نییە ئەبزارێکی بچووکە نەفرە گەورەیش ئەوسا کەسانێک کە پارەیان نەبوو بە لەشکێرکێشی ئەیانتوانی بڕۆن سەرزەمینێکی تر تاڵانکەن و پارەی ئەوان بوون لەگرا دەسەڵاتی هێزی نظامی بوو کە ئیتوانی ئەو کارە بکە ئەگەر ئەو مێژووە نووسریاگە قبول بکەیت ئەوێنی ئاتیلا وای کرد ئەوێنی چەنگیز وای کرد ئەگەر ئەودا تاریخ جەعلە قبولکەی ئەوێنی ئەسکەندەری مەقدونی وای کرد پس پارە دەسەڵات نییە مارکس هاتووتی منفعەتی گیرفانی و مادی ئەتوانی قیام کات ئێمە ئەمەلەن دیمان منفعەتە گیرفانی مادی قیامی دروست نەکرد لە ناوە تەبەقەی کارگەرە نەیکرد ئەو جۆرەی کە ئەو حەزیەکە لە ئەڵمان ئەم ئینقلابە بێ ئەو جۆرەی کە ئەو حەزیەکە لە بریتانیا بێەوە نەبوو ئەمە ڕوانگەیشی غەڵەتە کە تۆ پێت وایە برسیەتیە مردم قیام دروستەکە تۆ پێت وایە کابرا بە پوڵ و لە حەلیمە کوردستانە مەسەڵەن بێژی مەسعود و بارزانی پوڵت دزێ خەڵک قیامەکە نایکە خەڵک لەسەر چی قیام ئەکا خەڵک لەسەر یەکچێت قیامەتوانێ بکات ئەویش لەسەر ڕەوایەت و چیرۆکە وجودیەسی خەڵکە ئێمە لەسەر چی قیامەکە فقط لەسەر کوردیەت قیامەکە نەبۆ پارە قیامەکە نەبۆ فەساد قیامەکە نایکە ئەگەریش دوولانە بیکەن تەواوی مردم نایکە بەڵام کوردیەت ڕۆح وجودیە تاک بە تاکە ئینسانە کوردیە بۆ ئەوە قیامەکە حتمەن قیامەکە ئیستە دەسەڵاتە پارتی و یەکێتی وا لەکوێە تۆ ئیشی لەکوێیان بدەی وا لە پوڵیان نە وا لە پێشمەرگەیان نە وا لە چەک و ئەسڵحەیان نە وا لە حمایەت تورکیە و ئێرانیان نە وا لە حمایەت کێیانە دەسەڵاتە پارتی و یەکێتی وا لە ئەوەی کە ئێمە فکرەکەی نەمانە کوردن هەرەوە لە کاتێکە ئێمە نازانین ئەم کوردبوونی خۆمانە لێمان حەشار دریا لێمان شێویە نەمانزانی کوردبوون چۆنە بۆیە ئێمە فکرمان کرد هەر کەسێک بە زوانێک کە قسە ئەکا زوانی عەشیرەکەی خۆیسی وە پێی ئێژن کوردی مە زوانە کوردیمان نییە با بزانن
نەیشمان بووگە کابرا یا بە جافی قسەی کردگە یا بە لەکی قسەی کردگە یا بە هەورامی قسەی کردگە یا بە بابانی قسەی کردگە یا بە موکریانی قسەی کردگە نیمانە هەروواکە کرمانجەکان دروست ئێژێنێجێ کرمانجی داخەفم دروست ئێژێ کرمانجیەکە دروست ئێژێ کابرای ئیزەدی ئێژێ ئەز نەکوردم ئەز ئیزی دیمە ڕاستەکە کوردیەت مرتبەیەکە کە تۆ پێی ئەگەی جل و بەرگ و کڵاو دەزماڵ و ئەمانە نییە هەڵپەڕکەیش نییە خسڵەتێکە کە لە چوارچێوەی نەریتێکا بۆ تۆ دانریا و تۆ لا شعور ئەبوویت بە کورد و تەمام ئەم سەرزەمینە ئێمە وابوو هەبوو نەیەبوو بە کورد ئەژێ مردم گیان مردم تۆ بۆ کێ مردی بە زوان هەورامی بە شێوە کوردی گۆرانە تەرانەی فولکلۆر ناوە کوردیە عوسمان هەورامی ژێتی ئەوانەی منتەقەی هەورامانی ژنی ئەمانە فقط لەسرە ئەوەی کە کوردایەتیان فرۆشتە و بە درۆ کوردایەتی مەوجود نەبوو تعریفی لە کورد مەوجود نەبوو ئەمانە کوردێکیان خۆ دروست نەکرد حەجێکیان دروست نەکرد ئەمانە بەناو بە خۆیان ێژن کورد ئەم کوردە چۆنە ئەم کوردە بووگە بە لیباسی کوردی بووگە بە هەڵپەڕکەی کوردی بووگە بە لەهجەیەکی دیاریکراوی عەشیرەیە لە کورد پاشان لە لەحاظی سیاسی ئەو بووگە بە چی بووگە بە سرودە تێ هەڵدریاگە ئەی ڕەقیب هەر ماوە قەومی کورد زوبان نایشکێنێ دادەری تۆپی زەمان دوو ئیرادە گەورەی واتیە ئەوەڵەن ڕەقیب بە کێ ئێژن ڕەقیب بە کەسێک ئێژن کە مراقیبەت ئەکا مراقیبەت یعنی پارێزگاری ئەکا تۆ لە شعرە کۆنە ئێمەکەیان و ڕەقیب شەشخانی و مێدی لێم گرتووە ڕەقیب کێیە تازە دای نابوو بناغەی مەمکی بۆ خۆی ڕازی بوو نەیدا پێم دایکی ڕەقیب کێیە ڕەقیب دایکە ڕەقیب ئەوەسە وان نایەڵێ مەعشوق تۆ دەسە پێ بکە مراقبەت ئەکا لە مەعشوق ئەوەسە ئەی ڕەقیب کێز ئەم ڕەقیبە لەم سرودە کوردیە معلوم نییە سرودێکی تۆ ئەحمەقانە قەوم ئالەگرا دقیقە لەم سرودە گەرەکی بێژی کورد قەومە ئیتنیکە ئەم سرودە ئەمەیژێ لەولاوێژێ ڕەقیب چییە ڕەقیب لە چی مراقبە دەکا ڕەقیب ناڵێ دەسە بە چی بکە بە سوڵتە بە چی ئەم ڕەقیبە نایڵێ تۆ دەسە بەکوێ بکە کەس فکر ناکات ئەمە سرودە سەقەتەکە وا ئێمەی کورد ئەکا بە قەوم و پانتایی بەرینە فەلسەفەی کوردی و جەهانە کوردی لە کورد ئەسێنێتەوە ئەیکا بە قەوم پاشان ئاڵایەکی مەسخەرە بەناوە ئاڵای کوردستان پاشان چمکێکی مزەخرەف بەناوی پێشمەرگە ئەم سێ هیمایانە هەست یەک لە یەک مەسخەرەترن بۆ داگیرکردنیاگە بۆ ئەم سەرزەمینە کوردەوارە ئەوەی کە ئەوانە ئیمڕۆ توانی گیانە لە سلێمانی و لە هەولێر پاڵبانە و فقط بە ڕەوایەتی کوردی پاڵیانداگەسەوە ئەنا ئینسانە کوردی ئەم شەو تەپیەدا سەرە تەپڕەش ئەنجنیەکردن تەپیەدا سەرە قەڵاچۆلان ئەنجنیەکردن خۆدیکتانەوە قارەمان نیەمفوویەکیان لێ بکەی لە مەریوانەوە دەرەچن ئەوەی کە گەرەکیسی لەگەڵ دەسەڵاتە ئەمانە دەربکەوێ ڕێگەکە ئەوە نییە بکەویتە بازیە سۆران عومەر و مەسرور و بارزانی پەرێزگاری لە نوێنەر پاڵەمان هەڵگرتەگە
ئەو بازیە کە لە دڵی قیام نایەتە دەرەوە. ئەوانە بە خودیبوون، بە کوردبوون، بە دەسەڵات و کوردبوون هاتگنە بەرەو ڕاپەڕین سابەتی کرد. 100 ساڵە بە دەستی ئەمانە کوردیەت لە بین چووگە. 100 ساڵە بە دەستی ئەمانە کوردیەت لە بین چووگە. دەنا سنوورەکانی ئێمە لە کنارەکانی عەمانە حتا کنارەکانی مەدیتەرانە. ئێمە ملەتی بەناو فارسمان نییە. ئێمە زوڵمی بەناو زوڵمە فارسمان نییە. نێسمان. یەک ڕەوایەتمان بووگە کوردیەت. ڕەوایەتێکی تر ڕەوایەت ئیسلام و عروبەس. لەم ڕۆژهەڵاتە ناوەڕاستە 2 ڕەوایەت مەوجودە: کوردیەت و ڕەهایی، ئیسلام و عروبە. ما بەقیە نەمەوجودە و نەبووگە بە درێژایی حەج مێژوویەک نەبووگە. چی ئێمەی وا پێ کردگە؟ ئەوانەی کە پێ ئێژن دەوڵەت دەسەڵاتی کۆمپانیای بازرگانین، کۆرپۆریشنن، ئینگلیسیەکەی ئەبێتە کۆرپۆریشن. ئەمە کۆرپۆریشنە هاتکە وڵاتی ئێمەی بەرە بەش کردگە، دابەشی کردگە لە هەموو بوارێک و ئێمەی بردگە سەر دواوە. ئێمە ئاگامان لێ نییە. یەکێک لە گەورەترین زەربەیەکی لێمانی داگە ئەمەسە ڕەوایەتی کوردیەتی لە ئێمە سندەوە و ئێمە نەمازانی ڕەوایەتە کوردیەتەکەمان چۆنە. بچووکمانی کردو. ئەوە نییە هەموو ئەو وڵاتانەی ئێران و تورکیە و سوودیە و عێراقمان لەدەستداگە. ئەوە نییە ناوێرین بێژین بەغا هەنە ئێمەس، ناوێرین بێژن ئەسەمۆڵ هەنە ئێمەس، ناوێرین. کێ تێت ئێژێ بڕۆن کرماشان بکەنە کورد؟ حیزب دموکرات پەکەکە. لە کاتێکە تارانی شنی ئێمەس، لە کاتێکە ئەسەمبوڵی شنی ئێمەس. ناتوانین بۆ ئێوە ڕەوایەتێکتان نابوت کردگە چواردانەتی هەڵدریاکتان هاوردگەیش نەمانە کورد و کورد نیەن. ئەمانە کورد نیەن. و هاتن گەورەترین قەتڵە تاریخیان کرد. گەورەترین قەتڵ تاریخیان کرد. کوردیەتیان کوشت. و ئێمە لە دیبەیتەکانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ وتمان بە کێ ئێژن کورد، کوردیەت چۆنە و ئەمانە چۆن مەئمورنە و کارە بکەن. کێ هاوارەکە هەرێژێ فارس ئەمە هیزبانە، کێ هەرێژێ عەرەب بەغاهینی ئەوانە ئەمە هیزبانە، کێژێ ئەسەموڵ هەنە ئەوانە ئەمە هیزبانە، کێژێ ئێمە چاریان ناتوانین بکەین بۆ ناتوانین چاریان بکەین. چۆن ناتوانین چاریان بکەین؟ تۆ چۆن ئێمەت برگەسە مەوزع زەعف و سەرزەمینە ئێمەت داگە بە دەستیانەوە؟ چۆن هاتکی کوردیەتە کردگەسە دەمە قۆپان؟ تۆش بوویتە نوێنەری تێ هەڵدریاگە مەسعودە بارزانی و جەلالە تاڵەبانیە تێ هەڵدریاگ و مچەی هێژی و قاسم و قازی محەممەد. ئێوە کێ هاوردتانی؟ دواکەوتوترین و ئەحمەقترین و جاهلترین ئینسانەکان هاوریان. بێرە تۆ ئیدعا ئەکەی بۆ کورد شۆڕەشە کردگە، بێرە چوار لاپەڕە لەسەر کورد قسەت کردوێ. کورد کێس بۆ پێژن کورد دوژمنەکەی کێس فارس و تورک و عەرەب. چۆن دوژمنە فارس و تورک و عەرەب؟ چۆن دوژمنە؟ کوا فارس کامەسە؟ فارس کێس فارس کامەسە؟ بێرە بەڵگێ لە تاریخ بێرە کە ئەمانە فارسن و مەوجود بووگن. بێ تۆ چۆن ئەم تۆ ڕەهاتە هاورد بەحسە کرد بۆ مردم؟ لذا ئەوەی کە ئێشێ بزانن و یارانە ڕاپەڕین بزانن دەسەڵاتە یەکێتی و پارتی هەبوونە ناوە کوردە بەقەیانەوە، نە پوڵ، نە چەک و ئەسلحە. دەنا ئەمانە بە 24 ساعت لە سلێمانیا لە سێدارە ئەدران لەبەر دەرکەسەرا. خەڵکەکە نازانێت، خەڵکی ئەوان نازانێت فکرەکە ئەمانە کوردن.
خەڵکی ئەوان بچوو کریاگنۆ کورد ئێمە و ئینسانە کوردی بچوو کریاگەسۆ بووگە بە مەفهومە قەومی فکر ئەکا قاتێک مەلەکی بکاتە بەری فرە کووردە ئەگەر جامانەیەکیش بوەسێ کوردیەکەی هەر ئەفڕێ ئەدا لە مریخ وا فکرەکاتەوە وا فکرەکات و نازانیت بۆیە سەری ئەماسێ سەری سوڕ ئەمێنێ ئەی هاوارەمە بۆ واسە وەزاکە کێش بۆی ئەخونجنێ کەسانێ بەناوە پسپۆڕ و ڕۆژنامە نگار و نخبە و تلڤیزیۆن بەدەست ئەمەسە ئیستە تۆ ئەزانی بۆچی ئەمانەتێن سێکس پارە فەساد ڕشوە دزی ئەکەنە گیانە ئینسانە کوردیۆ ئەها کۆرپۆرێشنە ئێرانی ئەمەی کردگە بە سەرزەمینە ئێمە ئەها مەواد مخدر بێداد ئەکا لەشفرۆشی و فاحشەگی بێداد ئەکا ترەنسێکشواڵی و ترەنجندری بێداد ئەکا بێداد ئەکا فەساد بێ ئەخلاقی بێداد ئەکا بێداد ئەکا ئەها لە هەرکوێ و کۆرپۆرێشنە ئێرانی قاچی تێئەخا فەساد بڵاوەوێتەوە بەناوە ئیسلام دینە شێعە دینە شێعە دینە جوولەکەی شێعە ئەی بۆ وا بەکرمانەکە بۆ وا ئەکا بە ڕەشت و گیلان بۆ وا ئەکا بە مازندەران ئەها گشتی گەیگەسە فاحشەگی بۆ وا ئەکا بە شیراز و ئەسفەهان بۆ وای پێیان کرد سەعادەتیانی گەرەک و دەوڵەتە ئێرانی بوو گەرەکی کوورش کەبیر دروستکان نە ئەمانە کورد بوون ئەمانە کورد بوون بە زاراوەی عەشیرەی خۆیان قسەیان ئەکرد بەڵام کورد بوون هاتن کوردیەت بکوژن گەشتیان گەلە کۆمەیان کردگە لەم سەرزەمینە وایان بە ئێمە کرد لذا ئێمە لە دیبەیتەکانە داهاتۆ دەرسەکانە ڕاپەڕین و دیبەیتش ئینقلابی دیسانەوە دەست پێەکەین دیبەیتش و ڕەشگێڕی یارانە ڕاپەڕین ڕۆڵە قارەمانەکان ئەم سەرزەمینە کوردیە بزانن ئەولەویەتە ئەوەڵە ئێمە نابودیە حکوومەتە حەلیمە کوردستانە بەر لەوەی سلێمانەی یەک پێ بخاتە مەسیف سەڵاحەددین بەر لەوەی سلێمانی یەک پێ بخاتە ناوە قڵاچۆلان ڕۆڵەی ئینقلابی ئەم سەرزەمینە لە هەرکوێ ئەم کوردەوارە شێپەلاماری بە جاتێنە سەر قەندیل ئێمە تەمامە ئەمانەیشی پاک بکەینەوە ئەوجار ئێوە پانتایی و عەزەمەتە ئەم سەرزەمینە ئەوێنن ئەوانەی بەچکە بارزانی و تخمە مستەفای بارزانی و تخمە جەلالە تاڵەبانی گوێ بگرن ئەو تخمە هەوڵهەڵانە گوێ بگرن هۆشیمین لەم لەندەنە لە لاندریەک کاریە کرد ئەوەی لیباس ئەشۆرن کاریە کرد هۆشیمین ڕەهبەر ئینقلابیە ڤێتنام بوو کرێکاریە کرد لە سویسرا ئەمریکا و رووسیە و ئیتحادی جەماهیری شۆرەوی خەریک بوون ڤێتنام بکەنە دوو بەش بۆ هەتاهەتایە وەکو کۆرەی شمالی و کۆرەی جنوبی هۆشیمین بە پاسگیرێک کۆڕوویە بەرە جەلەسەکەیان وتی ئەوە سەرزەمینم منە من نایەڵم ئێوە دابەشیکەن جا بەچکە جەلالی و بەچکە بارزانی تخمە حەپۆ تخمە قازی محەمە و بزانێ ئەوە سەرزەمینە ئێمەس نایەڵین کەرتیکەن نایڕین نەمە زیاتر ڕای ماڵن نایڵین غەڵەت بکەی پاڵبێتۆ لە قەڵاچۆلان بێژی هەنە خۆمە ئەوە هەنە ئەم مەردەمە کوردیەسە ئەوە هەنە ئەم ئینسانە کوردیەسە هەر وەکو چۆن هۆشیمین سابتی کرد بە ئەمریکا و رووسیە نایەڵم سەرزەمینم دابەشکەن نایەڵین لەمە زیاتر ئینسانە کوردی نابووتکەن نایەڵین باوەڕکەن وەکو چۆن جووەکان ئەوانەی ئەرتەشە نازیان لەم قوشبنانی دنیا دۆزیوە و هاوردیان محاکەمەیان کرد
ئاواتان پێکەین باوەڕکە ناڵین کون لەم دنیا بڕۆن پێیا خۆتانیتی عاشار بن لە ناوە قەسر کریستاڵا دانیشی 50 سەیارەی مدەڕعە لەبەردەساوێ دەرەتێرین عاقبەتە خەیروێ ئەها مەعمەر قەزافیان لە کونەکە دەراورد سەدام حوسێنیان لە کونەکە دەراورد دەرتێ وەختی ڕەوایەتە کوردیەتە ئەم سەرزەمینە یەکتری گرت دەرتان تێرین پەیمانە حەیدەری و ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ بیری انقلابی ئینسانە کوردی و عینە کوردیەتە لەش نییە جسم نییە مۆتەکەی مەرگە داگیرکەرانە ئەم سەرزەمینە سەر هاتگە و بنیانتان نابوو دەکات لەزا یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ تەواوە فۆکۆستان بۆ لێدانە لەسەر ئوختاپوسە بەناو کوردیەکەی حەلیمە کوردەوارکەن جاتێنە سەرە پاچکەکانی دایێوە خۆش